بەڵام دەستمان لێ هەرگرتەوەیدی چاوەڕێی هیچ نی ناوسارە. ئەگەر وا بڕوات ئەمساڵ چاوەڕێی بەرهەمی برنجی دەشتی هەریر و باتاس مەکەن. بەرهەمی برنجی دەشتی هەریر و باتاس کە ساڵانەیەکە لە بەناوبانگترین جۆرەکانی برنج لە کوردستان ساڵانە برنجێکی زۆر لێراکرێت، بەڵام ئەمساڵ بەهۆی کەمی سەرچاوەکانی ئاو وشبوونی سەرچاوەکان بەشی هەرە زۆری برنجی ئێرە وشک بۆ یاخود بڵێن ئێستا کە کاتی گوڵگرتنیەتی هەر گوڵشی نەگرتووە و بەشی زۆری جوتیاران وازیان لە برنجەکانیان هێنا و ئێستا ئەمە ڕووماڵاتی تێکرێت چونکە کەڵکی ئەوەی نییە کە ئەمساڵ بەرهەمی برنجیان لێ دەست بکەوێت. من مامۆستا فەرسەتم لەگەڵەکە یەککە لەو جوتیاران کە ئەمساڵ برنجی کردو. مامۆستا سڵاوتان لێبێ. چەند برنجت کردو بۆ ئەمساڵ؟ زەرەری تۆ چەندە؟ هیچ ئەو زەویەت داچان بۆ برنج سوودی هەیە بۆ تۆ ئەمساڵ؟ هیچ ڕوبەرێکی هەیە بتوانی برنجەکەی بەرهەمەکەی لێ هەڵبگریت؟ بسم الله وبه نستعين. وڵا ڕوبەری دا تەنەکە چەڵتوکمان چاندبوو، ینی لێرە پێدەرێ پوشک، ینی دەبی بەلای کەمی 250-300 تەنەکەی سپی برنجی کردبایە، ینی چەند تەنەک. بەڵام بەداخەوە لەبەر بێبارانی و بێ ئاوی وشکە ساڵی بەرماندا دەستمان لێ هەرگر بووە خۆراشی ئاژەڵ و حیوان و ئەوانە کە ئاخیر شوێن ئێرەیە کە دەیبینی ئەوە هەموو بە کرێکارمان لێگرتیە ڕۆژانە بە 35,000 لوان گۆلیان لەو دەکردنی برێن ئەو شوێنەی کە لەو برنج. بەڵام دەستمان لێ هەرگرتەوەیدی چاوەڕێی هیچ نی ناوسارە هیچ بەروبوومەکی برنجمان هەبی. وەکو جوتیارێک بڵم ئەو زەرەی تۆ زەرەر چەندە ئەمساڵکە لە بەرهەمی زیاتر لە 20 میلیۆن زەرم کردیە لە هەموو شتەکان برێت، چکە گەنم بوو، نۆک بوو، ئیدی تاماتە بوو، برنج بوو، هەموو شتەکان ئیدی زەرم لێ کردی و نەگەیشتیمەوە هیچ ئەوانەی کە مەسروفاتم لێ کرد. باشە بڵێم جگە لە تۆ جوتیاری تریشەیە لێرە ئەمساڵ برنجی کردبێ و زەرری لێرە زیاتر لە 12-13 نەفەر لای ئێمە لەو لای دیسان 15 نەفەر لای مەتار لە هەموو شوێن دەستیان لێ هەرگرتووە و ئیدی هەموو زەرریان کردو وازیان لە هیناوە چاوەڕێ هیچ بەروبوومەک نین. ئەگەر بە ڕێژەیە ساوی بکەین بڵێم ئەو بەرهەمەی لێرەکرێ ئەمساڵ سەتا چەندی بەرهەمی نییە وازی لێ؟ وەڵڵاهی 180 120 بەو شێوەی نییە. ئەگەر پێش ڕابگە ئیدی بە کەلچی ئەوەی نییە، ینی لە ڕووی بەرهەمەکی جوان نابی بەڵکو لە ئاستی خوارەوە دەبی لە خراپ. هیچ ساڵی تر هەبوو برنج بەو شێوەیە خراپ نەبووە، هیچ ساڵێک هەبووە خراپە، بەڵام لەو چەند ساڵی ڕابردوو برێن لە نەوەتەکان تا ئێستا ساڵێکی وان نەبووە بەم شێوازەی کە ئەو شێوازی ئەو ساڵە ئاو بەو شێوەی کەم نەبووە. ستا ئەو منتیقەی ئێمەلین هەموو کانیاوە سەرچاوی کانیا بوو ئێمە لە بەرمانە کرد بە زۆری، بەڵام وشی کردو ئێستا هیچ ئاوی تێنە بە تایبەتی کە داخلی مانجی هەش بووین هەبە یەکجاری وشک بۆ ئاوکە نەما. دەست خۆش بە خزمەت داین بەڕێ.